ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتتان باش لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێ ڕامین فاتحی و دەور و کاریگەری بزوتنەوەی دایکانی دادخواز وەک بەشێک لە بزوتنەوەی شۆڕشی ژن ژیان ئازادی. بۆ قسەکردن لەسەرم دوو بابەتە داوامان لە زۆر بەڕێز خاتوو ڕادا فاتحی خوشکی شەهید ڕامین کردووە بەشداری بەرنامەی ئەمڕۆمان بێت. فەرمونون ئێوەش لەگەڵماندا بن بۆ بینینی ئەو بەرنامێ. ئەوڕۆ ڕادا سلااوتان لەبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سلام ئەرزەکەم لە خۆمەتتانەوە خۆت سپاسگوزارم کە ئەم وەختانە نییە اختیار من کە من بتوانم لە مورد ساڵیات شەهید ڕامینەوە شەهید ڕامین و هەروە بنەماڵەی دادخوازەکانەوە بتوانم قسەکەم لەم بەرنامە. سپاسگوزارم. زۆر سپاس بۆ بەڕێستان کە قبوڵی زەحمەتتان کرد. هاوڕێ ڕادا جنابتان لە ساڕۆژی گیانبەختکردنی کاگرامیندا بۆ وەک خوشکی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕووبە تەواوی بنەماڵەی سەرجەم گیانبەختکردووانی و ئاخێزە ئەگەر قسەیەکتان هەیە یان چیان پێ ئەڵێن بفەرمونون. من یادبووت بۆ ڕامین فقط یادبووت نییە بۆ ئەوە کە لە ڕامین ناوبووم، ئەو یادکردن لە ڕامینە و ناوبردنی اعترازێکە بۆ حکوومەتە و هەروە سای دادخوازی منە، دادخوازی من و باقی بنەماڵەکان. من وەختێکان ناو ڕامینەوەم تەنها ڕامین نییە بۆ من کشت ئەو کەسکەرەسەوا لۆ ڕێگای گیانیانیان لە دەستاگە بۆ من هیچ فەرقی ناکات. خۆیشک ڕامینم، خۆیشک یەحیام، خۆیشک تەکتەکە و شەهید گەرمە سارینا و هەر کامێکتریان کە گیانیانیان لە دەستاگە. من ڕووبە ئەو دادخوازگەرە هیچ ناتوانم قسەیەکەم چۆن ئەوانە گشتیان معلمگەر منن. بنەماڵی دادخوازەکان گشتیان واقعاً بەگیان و بەدڵ ئەم دەرزگەریانە حسکرگە ئەزانن و ئێشیان کێشاگەوە ئەلان با تەجروبەتر لە ئەوان فکر ناکەم وجودی بێ. ڕوو بە دادخوازەکان ڕوو بە بنەماڵەکان بە عنوان خۆیشکێک کە لەم ڕۆژە کە ساڵیات براکەمە کە چه ئێشێکە کێشم باوجودەوە کە ئەزانم تەکتەک ئەوانیش دقیقوانە من لە ڕۆژگەرێکە کە وەخت ساڵیا دەگەی حاڵێک خراومان هەست عساب ماوردە خەفەت ها لە دڵمانە و لەحزە بە ئەو ڕۆژگەرە بۆ سەعاتگەرە کە براکەمان خۆشکەکەمان کەسەکەمان زیینک بوو فکرەکەینەوە خاتراتی زیینگەکەینەوە لە دڵخۆمانە وەک خۆشکێک کە ئەم ڕۆژگەرە ئێشەکەم فرەتر لە هەمیشە ڕوو بە ئەو دادخوازگەرە ڕوو بە بنەماڵی دادخوازەکان ێژم منیش هەر وەک ئێوە دادخوازم، منیش هام لە کنار ئێوە، منیش سای ئێوەم. ئەگەر ئێوە لە ناو وڵاتە نتوانن دادخوازیەکەتان ئیعلام بکەن، نتوانن کارێکن، نتوانن ڕسانەیەکەنەوە مەسئلەیەک، ئێمە هەین تەلەڤیزیۆنەکان هەین لە پشتان وەک دادخوازێک لێتان تەقازا ئەەکەم کە ئەوەڵین کارێکە ئەیکەین ئێمە ڕەوایەتەکانمان تعریف بکەین لە ناو جەمعەکانە لەملا لۆلا قسە لە شەهیدەکانمانکەین لە چۆن زیندگیان کردگە چ جۆر گیانیانیان لە دەستاگە ئەشێ ئێمە ئەمە دقیقەن بۆ تووە و دنیا بازگوکەین کە لە بیرۆ نەچنەوە ئەم عزیزگەرێمەکەی چۆن گیانیانیان لە دەستاگە حافزی تاریخ فەراموشەوە نەبێ ناوەکانیان لە بیرۆ نەچێتەوە و بۆ هەمیشە لە دنیا سەبت بکرکێ جنایەتێکە ڕژیمە جمهوریە ئیسلامی بۆ حەقی دادخوازی بۆ حەقێکە حەقی نان بوو بۆ حەقی کار بوو بۆ حەقی ئازادی بوو ئەم عزیزگەرێمە ئاعترازیان کرد بە گولەیان بەسوە تەکتەک ئەوانیان لە ئێمە گرت و ئیمڕۆ جێگەکەیان خاڵیە لە کنارمانە هەرچەند کە ئێمە سای ئەوانین و ئێدامە دەهەندێ ڕێگەیانی. زۆر سپاس بۆ بەڕێزە ساوڕێ ڕادا. هەروەک باس لێکرد حرەکەتی دادخوازی لەلایەن بنەماڵی دادخوازانەوە بە پشتیوانی هەموو ئەو ئینسانە دادپەروەر و عەداڵەت خوازانەی نێو کۆمەلگا وەک حرەکەتێکی گەورە کەوتۆتە ڕێ. ئەمانەوێت بزانین جەنابیشت وەک یەکێک لە بنەماڵەی گیانبەختکردووان بارودۆخی ئەم حرەکەتە لە ئێستادا لە ئاستێکدا دەبینن و پێتان وایە تا چەند دەتواندراوە لە کۆمەلگادا هاوسۆزیەکی کۆمەڵایەتی بۆ ئەم بزوتنەوەی دەستەبەر بکرێت. خانەوادەی دادخوازەکان ستون حافزن شتێکە کە ئەمە تۆ دنیا ئەزانێ حافزەیەک تاریخ کە فەراموشی نەکاتەوە. ئەو مردمە کە ئیمڕۆ هاان لە کنار ئێمە دادخوازگەرا بە ئێمە ئەنەرژی ئان
بە قووەت قەلبە دایکەکان وا ئەبینن حتا لە دەرەوە لە خیابانەکانە وەختی ئەبینن جوانەکان یارمەتیانان کۆمەکیانەکەن ئەوە بۆیان یانێ بۆیان حسی خۆشە ئەوەسە کە لە بیریان نەچووگەسە وەختێ ئێژن ئێمە شەهیدەکەتانمان لە بیرۆ نەچووگە تێنە سەر گۆڕەکان شاخە گوڵێکدا ئەنن ئەو مردمە وەک ئێمە دەردیدەنین وەک ئێمە زەخمیان شاید نەدیوێ بازێکیان ئێمە ئێش و زەخمێکە ها لە دڵمانە ناسۆرترە ئەوانیش دادخوازن وەک ئێمە دادخواز دەرد و زەخمێکین وە جمهوری ئیسلامی داگێ لێمان وەلێ ئەوانیش باوجود ئەوە دادخوازن الان ئەوێنین بێکاریەکان فرس مشکلات ئامانەس مشکلات بەرقەز مشکلات خاڵی بوون سفرەکانە ئێمە مناڵگەرێک ئەوێنین کە الان مەدرسە ناتوانن بڕن بە دلیل ئەوە کە بنەماڵەکان تەوان ماڵیان نییە هەر ئەمە خۆی ئاعترازێکە ئەمە نوعی دادخوازیە ئەمە حرەکەتێکە کە ئەو مردمە بیشتر خۆیان لە کنار ئێمە ئەبینن خب ئێمە دادخوازگەر شاید دەردەکانمان فرەفرە بیشترە لە ئەوان وەلی خب ئەوانیش داردمەندن ئەوانیش الان بۆ دلیلە کە جمهوری ئیسلامی ئازارگەرێک کە داگەپیان خۆیان بە بنەماڵی ئێمازانن بە حامیگەر ئێمازانن و هەن لە کنار بنەماڵەکان ئێمە بەخاتر ئەوە هاوسا بن بە ئێتەک ئێمە وەسایان بەرزەوکەنەوە ئێمە دادخوازگەریش ئەگەر مردم لە کنارمان نابێ ئەگەر مردم بیشتر حمایەتمانکە فرە خاسترەتوانین دادخوازیەکەمان ئەدامە بین و حامی ئەوانیش ئەوین ئێمە لەعان ئەوینن دادخوازەکان ئێعترازەکەن بە نەبووە یادام الان فرە لە دادخوازەکان کلیپگەرێک ئانە دەرەوە ئێعترازەکەن حتا نوشتەگەرێک پەخشەکەنەوە کە ئێمە بە ئێعدام نەئێژین ئێمە ئێعترازمانەس بە حکومە ئێعدام ئەمە یانێ ئەو بنەماڵە دادخوازگەرە ئێمە هاین لەکنار باقی مردمیشە فقط ئەوە نییە کە فقط بە جەمع گەورەی دادخوازگەر خۆمانە خانەوادەگەری کە ئاسیبیان دیگە هەروە کە مردم هاان لە کنار ئێمەش بە افتخارەوە هاین لە کنار مردمە و ئەو مردمە بە ئاغوش باز بۆ دادخوازی قبوڵەکەین لە کنار خۆمانە و حمایەتیانەکەین هەروە کەوانێ حمایەتەکەن ئەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێڕادا کەمێک دەنگتان لەم ئاخرەوە تێکچوو وابزانم خەتان خاو بێت باسێکن لە دەرەوەی وڵات ئەو حرەکەتە دادخوازیە لە دەرەوەی وڵات چۆن بەرەو پێش دەچێت و بەرنامەی چالاکان لەم بوارەدا چییە چ لە ئێستاداوە چ بۆ داهاتوش بەڵێ لە مۆردۆ ئەتوانم بێژم کە ئێمە لە خارج لە کشوەرە بە بەرپایی ئاکسیۆنگەر کۆنفرانس و کۆنگرەگەرێکە کە زمان لێرە خۆ کەسکەرێک وا لە ئەم کشوەرگەرە زندگیەکەین داوەتەکەین و تۆزی حین لەسەر ئەوە کە چ اتفاقێکە بکەوە چ اتفاقگەرێکە خەریکە ئەکەفێ کە ئەمە انتقال بین بە کشوەرگەرێتر کە بتوانن بە نسبەت جمهوری ئیسلامی و تەسمیماتێ بگرن و جمهوری ئیسلامی مەحدودکەن حتا لە مماشاتیان ڕفت و ئامادکردنیان ڕژیم جمهوری ئیسلامی و ئیجازەدانن بۆ مۆداوە و یا بۆ هەر کارێکتریان کە بێنە ئەم کشوەرەوە دانێ لە کارەکان کە ئەتوانم پێ ئشارەکەم نمایشگایکە لە ئاسار ئەو کەسگەرەوە لە 47 ساڵە گیانیانیان لە دەستاگە کەمپێنگەرێکە بۆ ئێعدام ئێمە لێرە دای ئەنین کەمپێنگەرێ دژ بە ئێعدام و حمایەت لەو زندانی گەرەکە هانە ناو زندانە حتا ئێمە خەریکین سێشەمەگەر تەک ئەو کەسگەرەوە هانە ناو زندانە ئاعترازیان هەست بە مرگ بە ئێعدام و ئاعتساب ئەکەن ئێمەش هەم زەمان تەک ئەوانە لێرە خەریکین ئاعترازات تشکیل ئاین و بەم ئاعترازاتە لە کنار ئەوانە خۆمان نیشان ئاین و فرە کارگەرێتر وەک حمایەتکردن لە خانەوادێ دادخوازەکانەوە کەسگەرەکە ناتوانن لە ناو ئێرانە خۆ شکایەت مەترەحکەن شکایەت لەکی ئەەکەی وەختێکان کەسێ مناڵەکەی تۆ عەزیزەکەی تۆی کوشکە مەگەر ئەبێ لە خۆی شکایەتکەی بێژی دابێت وەمە ڕسیدگی کە چۆن مناڵەکەی منە کوشکە پس ئەمەشێ انتقال بدرگێ بە دادگای لاها بە دادگاهایە معتەبەر لە دنیا و ئەمە دانێتر لە کارەکان ئێمەسکە ئەیکەین و کۆمیتێ حقیقەتیاب ئێمە بە ئەسنات شەواهد و حتا ئاسیب دیدەکان لێنە ئێمە دانیشکین قسەمان کردکە بە شەواهد و نیشانمانداگە کە جمهوری ئیسلامی بەرامبەر بۆ مرد بە بەرامبەر بۆ جوانگەرە چ جنایەتێکی کردکە و ئیسێشە هەل لەحزە بە لەحزە خەریکە بازم جوانگەرە ئێمە ئێعدامەکە ئازارات و شکنجە ئەمەدانێ لە کارەکانمانە لە دەرەوە لە وڵات ئەنجامی ئاینێمە زوتنەوەی دادخوازی لە ئێراندا و لە کوردستاندا شتێکی تازە نییە و بە درێژای تەمەنی کۆماری ئیسلامی بووە بەڵام لە بزوتنەوەی ژینادا بە تایبەتی بە جۆرێک شکڵی گرم حرەکەتەکە بۆ بەشێکی گەورە لە جنبشەکە خۆی
ئێستا بەڕای بەڕێستان ئەوە بزانین کە چ کاریگەریەکی لەسەر بزوتنەوەی ژن ژیان ئازادی هەبووە حرەکەتی دایکانی دادخواست بە تایبەتی. خب ئەتوانم بەوە ئشارەکەم کە قدرەت ژنگەر لە چۆن بژم لە سوگواریە قدرەتێک فرە گەورەس و ئەیسە لە قوس بەجیای سوگواری تەبدیل بووگە بە متاڵبات خۆیان بە دادخوازی خۆیان ڕوو بە ئەو ڕژیمە. ئەمە خۆی قدرەتی گەورەس ئەتوانم بێژم دانێکتر لە گەورەترین کارگەرێکە یەکەن ئەلان ژنەکان لە فرە وەختگەرە حتا بۆ دەفنکردن ئەوینن ژنەکان جەنازەکان ئەنە بانشانیانەوە ئەمە دانێت لە کارگەرێکە کە قبلەن ناکریاوە هەرگز نەماندی و دانێتتر لە کارگەرێکە یەکەن بە ڕەوایەتەکانیان ئەم دایکگەرە دایکە دادخوازگەرە بە ڕەوایەتەکانیان ڕژیمە کێشنە چالش دروەکان ڕژیمە کێشنە چالش وە نەفقەت دادخواز خۆیان و مناڵ خۆیانن دادخواز ئەو کەسگەری نیشە کە گیانیانیان چەند ساڵە لە دەستاگە بۆ سایان خاموش بووگە و احتماڵەن دایکێکیان نەماگە یا خۆشکێکیان نییە کەسێکیان نیە و ئەمان سای ئەو کەسکردنەوە ئەو بنەماڵەگەرەوە ئەو کەسگەرەوە گیانیانیان لە دەستاگە لە ساڵهای زوڵم و ستەم جمهوری جنایەتکار ئیسلامیە. بەڵێ زۆر سپاس. ئەوڕە ڕادا هەروەک زانن گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان و کۆماری ئیسلامی دایمەن هەیە بۆ سەر دایکانی دادخواز بۆ سەر بزوتنەوە دادخوازیەکان لە ئێراندا خۆتان بە نمونە وەک ئەوەی کە لە تۆڕە میدیایەکانە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆتانە لە داتان ناوە لەبارەی کاگوریای براتانەوە کە هەر ئەمڕۆکە ئێمە بەرنامەیە زەفتەکەین ساڵوەگەڕی گیانبەختکردو کاک ڕامین فاتەحیە هەر ئەمڕۆ کاگوریای براتان بانکێشت و دەزگیر کراوە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانە و لەلایەن ئیتلاعاتی ڕژیمی ئیسلامیەوە دایکی بەڕێستان دایە نەهیە تا بە ئێستا چەند جارێک باند کراوە ئەویش هەر لە مانگی پێشوودا بانکێشتی ئیدارەی ئیتلاعات کراوە. پێتان وایە نیەتێکی لە پشتە لەلایەن جمهوری ئیسلامیەوە چ بە چ ئامانجێکەوە ئەم کارە بکرێت و تا چەنە جمهوری ئیسلامی پێتان وایە تایە سەرکەوتووە بێت نیەتی خۆی؟ خب ئەو جۆرە کە ئەزانن ڕامین برای من دوای 8 ڕۆژکەنجێک وحشیانەت لە ئیتلاعاتە شارە سنەگیانی لە دەستا ئەڵبەتە ئێمە هەرگز جەنازەی ڕامینمان هەرگز نەدیگە هیچ کام لە ئازای خانەوادەم نەدایکم نەباوکم نە من نەبراکەم کەس نەیدیگە و قەورێکیان بێمە نیشاندا گوتیگیانە ڕامین هالێنا وەلی لە ئەم ڕۆژە کە ئیعلامیان کردگە بە ئێمە ڕامین مردگە و ڕامینیان کوشکاڵ بەتەمە قسەی ئەوانە کە ئێژن ڕامین مردگە ڕامینیان بە قەتڵ گەیاند ئەوان وریایان قاو کردگە وریای برامیانی مرۆ بەرگەسە ئێنە بۆ ئەوە کە هەم تەداعی کننده بێ بۆی تەداعی ئەو ڕۆژە بێ ئازاری ڕۆحی بن بم برای منە نەفقەت بە ئەو بەگشت بناو ماڵەکەی من و هەروە چۆن بێژم براکەم مورد ئازار هیچ قەراری ئان بیترسنن کە نەڕیتە سەر زیارەتن تەک بنەماڵەکان تران نەیت و بڕی وەلێ چنین شتەی غەیرە ممکنە دایک من لە چەند هەفتەی گۆزەشتا دایکە 71 ساڵە بە چەندانە بیماری زەمینەیە و دایکیشیان هەروە بردوێنە تەمینیان کردو دایکیشم دەستی نەکێش لە دادخوازی ئێمە دادخوازین وەختەکان براکەمیان کوشکە ئەشی ئێمە دادخوازین ئەشی بزانین بە چ دەلیل بۆچە وەکێ براکە ئێمە کوشکە وریای برای منیش بارهای بار بە ئیتلاعات قاریەکەن ئێوان وەلێ ئیمڕۆ خۆیان بردگیانە هەروواکە خۆشتان هەندە جریانات دەماڵ سێ دەفا وریای برای منیان بکەن نەفقەت بنەماڵەکە من ئەکسەر بنەماڵەکان تر هەروەها تحت فشارن وەختێک ساڵیانیانە بێ یا فعالیەتێکیانە یا دادخوازن بورن هاوڕێ ڕادات دەنگی ئەوە بۆ ئێمە باش نایەت دارم کێشەیە هاوڕانی هاوکارم توانن هاوڕێ ڕادا بگەڕێنەوە لامان دەنگی باش ببێت بە داوای لێبوردنەوە لە ئێوە بینەرانی خۆشەویست کەمێک کێشە لە دەنگی هاوڕێ ڕادادا بوو کە ئێستا دەنگی باشە بۆمان هاوڕێ ڕادا ببورن فەرمونون. خب ئێمە هەرگز لە دادخوازی دەست ناکێشین ئەشێ بزانین
بۆچە بە چ دەلیل کێ و بە دەستور کێ و چۆن براکەی منیان کوشتگە و ئەمە شتێکە کە حەق ئێمەس نەفقەت لە کشوەری وەک ئێرانە لە تۆ و دنیا ئەم حەقە بە هەر دادخوازی ئەدرگێ کە بزانێ و ئێمە دادخوازگەر نەفقەت بنەماڵی من گشت بنەماڵەکان پافشاریمانەس لەسەر دادخوازیمان تا مشخص بێ کە بە چ دەلیل و بۆچە عەزیزەکان ئێمەیان کوشتگە ئەم حرەکەت جمهوری ئیسلامیە نەفقەت بۆ بنەماڵی من بۆ ئەکسەری بنەماڵەکان هەست کە فشاریان بۆ تێرێ بازداشتیانەکە زندانیانەکە و ئازار و ئەزیەتە درگن وەلەکان ئێمە تا نەگەین بە حەقی خۆمان حەقی کە گەرەکمانە هەرگز دەست لە دادخوازی ناکێشین نە بنەماڵی من و نە هیچ بنەماڵێکتر. زۆر سپاس هاوڕێڕادا بۆ ئامادەبوونتان زۆر مەمنون کە قبوڵی زەحمەتان کرد ئامادەبوون من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییدا بتانە ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن یان قسەیەکی کۆتاییتان ببێ بفەرموون. دادخوازگەر فقط مردم ئەوە ئێژین خۆتان بەفکر خۆتانەوەن شاید ڕۆژێ دانێکسر لە ئێوە لە جێگەی منا بە ئەنوان خۆشکە دادخوازدانیشێ پس بین حرەکەتێکن بین ئاعتراضەکانتانکەن و ئیجازەمان ئەو ڕژی بەدانەدانە لە ئازای خانەوادە ئێوە بکوژێت مەمنون بۆ ئەوەکە منتان داوت کرد و تەشەکرەکەم لە بینەندەکان کە شنەوەندە و بینەندێ ئەم بەرنامە زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێڕادا جارێکی تر بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە کە تایبەت بوو بە ساڵوەگەڕی گیانبەختکردو کاک ڕامین فاتحی کە لە قەتڵگاکانی ئیتلاعەتی کۆماری ئیسلامیدا لە ژێر ئەشکەنجەدا گیانی عەزیزی بەخت کرد. یادی عەزیزی بەرز و بەڕێز بێت.